وڵا خۆخرا پیشنیە لەسەر عەرزەکە دانیشی بە ئیسراحەت زۆر خۆشە ڤیدیۆ ڕیکۆردکردن بە دانیشتنەوە. هاوڕێیانم کاتتان باش، بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. ئەمڕۆ لە یەکەم ڤیدیۆم کە بە دانیشتنەوە و ڕیکۆردی یەکەم لەسەر عەرزەکە دانیشتوم، بەڕاستی ئەمە شتێ زۆر گرنگە. ئەمڕۆ لەم ڤیدیۆ بۆ خۆم تەنها ڕیکۆرد و قسە ئەکەم. وەڵامی پرسیارێکێمەوە کە ئەم پرسیارە زۆر لێم دووبارە ئەکرێتەوە بەڕاستی، بە تایبەتی دوایی ڤیدیۆی دوێنێ پێرە ڤیدیۆیەکمدانە لەسەر ئینتەرناشنال مۆبیلیتی پرۆگرام. دوای ئەو نامەیەکی زۆرم بۆ هات، بۆیە نەمتوانی وەڵامی هەموو نامەکان بێم، وتم با ڤیدیۆ بکەم خۆیان سەیری ڤیدیۆکە بکەن. ئەمڕۆ باسی ئەوە ئەکەین کە بۆچی من ناتوانم ئیش بۆ خەڵک بدۆزمەوە، یاخود بە جۆرێکی تر پرسیارەکرێڵن سۆماخان ئەگەر خۆت لە کەنەدای تو شارەزای بۆچی هەلی کارمان بۆ نادۆزیتەوە و حەقی ماندووبوونی خۆشتەین. پرسیارێکی دروستە، معقولە، بەڵام وەڵامەکەی معقول نییە بۆ ئێوە. وەڵامەکەی چێ؟ وەڵامی ئەم پرسیارە بۆچی من لە ئێستا ناتوانم؟ خۆی وەڵامەکە نەخێر، ناتوانم، بەڵام ئەمەوێ هۆکارەکانی بڵم کە بۆ من لە ئێستا ناتوانم ڤیزەی کار یاخود ڤیزەی کار یاخود هەلی کار بۆ کەسێک بدۆزمەوە، هۆکارەکەی چییە؟ با لە سەرەتاوە دەست پێ بکەین. هۆکاری یەکەم، من کاتم نییە، یعنی ئەو ئیشە بکەم، کەمی کات. من 15,000 سبسکرایبرم، نزیکەی 15,000 سبسکرایبرم هەیە لە یوتیوب، نزیکەی 4,000 فرێندم هەیە لە فەیسبوک، ئیمێڵەکەم پەبلیکە، لەگەڵ ئەوەی 10,000 فۆلۆوەرزیشم هەیە لە فەیسبوک. ئەمە خەڵکێکی زۆرە، یعنی خەڵکێکی زۆرە بەڕاستی. من ڕۆژانە هەندێک جار ئەترسم فەیسبوک بکەمەوە، چونکە هەموو ڕۆژێ 20 نامە 30 نامەی تازەم بۆ هاتووە، یعنی پێڕاناگەم هەنازم کێ نامەی ناردووە. خەڵکێکی زۆر ئیمێڵ ئەنێرێ بەڕاستی، یعنی ئەوەش یعنی من زۆر ڕێز لەوە ئەگرم، یعنی بەڕاستی لەبەرەوەی من چۆن بڵێن لە من ڕائەبینن کە ئیمێڵم بۆ بنێرن، یان لە من ڕائەبینن کە یارمەتیتان بەم بۆ گەشتن بە کەنەدا، و لۆدێکی زۆرم لەسرە بەڕاستی. بۆیە کە ئەڵێن بۆ ناتوانی CV بنێری بۆ خەڵک یاخود هەلی کار بدۆزیتەوە، لەبەر ئەم هۆکارانەیە. یەکەم کاتم نییە، دووەم من خۆم بەتەنیا ئەم ئیشە ئەەکەم کە بەتەنیا هەموو شتێک ناکرێت بەڕاستی. سێیەم من خۆم کاری خۆمم هەیە، یعنی من 9 کاتژمێر لە دەوامم، 10 کاتژمێریش جیاوازی کاتم هەیە لەگەڵ کوردستان کە ئەوە بەڕاستی زۆر شتی بۆ من قورس کردووە، بە تایبەتی لە پەیوەندیکردن و لە نامە ناردن بۆ خەڵک. من 8 بەیانی ئەڕۆم بۆ دەوام، 5 ئێوارە تەواو بم تا ئەگەمەوە ماڵەوە. من هەموو شەوێک ساعت 12 ئەبێ خەوت بم، یعنی لە نێوان 11 بۆ 12 منە خەوم، ئەو نییە بڵم بمێنمەوە دوای 12، ئەو شتم تەرک کردووە. ئەم چەند کاتژمێرم هەیە، ئەم چەند کاتژمێرەی هەمە بۆ نمونە ئیشەکەی خۆم. ئێستا خۆم لە کۆمپانیایەکی سۆفتوێر ئیشەکەم لێرە، کۆمپانیایەکی ئۆیل تێک، یعنی لە بواری نەوت و گازە سۆفتوێرێکیان هەیە ئەیفرۆشن بە کۆمپانیا نەوتیەکان. من دووسێ ئیشەکەم هە لە ناو کۆمپانیاکە، لەلایەکی تەکنیکەڵ سەپۆرتم و لەلایەکی ترەوە تەکنیکەڵ ڕایتەرم، یعنی شتە نووسمەوە لەسەر وێبسایتەکەیان، و زۆر شتی تریش هەیە ئەیکەم. هەندێک جار داتا ئەنەلایزینگی ئیشەکەم، داتا داتا ئەنەلیست. ئەمە هەمووی پێویستەکە کە من بێمەوە لە دەوامیش هەر ئیش بکەم، یعنی هەر لاپتۆپەکەم هەیە لە لامە هەر ئیشەکەم. ئەو نییە بڵێم ئەگەر لە کارەکەم تاو بووم ئیتر هیچ ئیشم نییە، یعنی 5-6 کاتژمێر دانیشم بە ئیسراحەت بووی. دوای ئەوە تا یەمەوە لە ماڵەوە، یعنی تا ئەگەمەوە ماڵەوە تا چێشتێ لێنێم تا ئیسراحەتێکەکەم 2 کاتژمێر ئەڕوە. و دوای ئەوە من زۆر شت هەیە، یعنی زۆر شت هەیە ئەبێ بیکەم بۆ خۆم، یعنی بۆ نمونە کۆرسی زمانە، ئێستا کۆرسی زمانی فەڕەنسیم وەرگرتووە، کتێب خوێندنەوەیە کە نابێ لێم بڕوا بێ هەموو ڕۆژێ کتێب بخوێنمەوە، کتێبانەی هەمە. دوای ئەوە من لەبەر ئەوەی یوتیوبم هەیە ئەبێ دائیمەن سەیری ڤیدیۆی فێرکاری بکەم لە یوتیوب بۆ خۆم، یعنی بۆ نمونە ڤیدیۆکانم ئەبێ دائیمەن سەیری ڤیدیۆ ئیدیتینگ، ساوند ئیدیتینگ، نازانم
دیزاین و فۆتۆشۆپ و ئەم شتانە بۆ من زۆر تازێ، من ئەم سۆفتوێرانم بەکار نەهێنەوە، ئەمانە هەمووی کات لە منەبە، ینی ئەبێ فێری بم، مەجبورم لەبەرەوەی هەموو شتەکان یوتیوب خۆم ئەیکەم. وەجگە لەوە بۆ نمونە حەزم لێ زمانی ئینگلیزیەکەم بەرەو باشتر بڕوە، پلانی ترم هەیە بۆ نمونە ڤیدیۆکانم لەسەر چ بابەتێک بن، بابەتەکانم چێ، لەسەر بابەتەکە ئەخوێنمەوە، سەیری ڤیدیۆی ترەکەم لەسەر ئەو شتە، ینی هەتا 12 تەواو. ئەمە هەموو کاتەکەی، ینی هەندێک خەڵک هەیە لەوانەیەکم بڵم کاتم نییە، بڵێ ئەم هەموو کاتی بەچی ئەبە، بەڵام بەڕاستی کاتم نییە. و ئەو ئیشەی کە ئێوە پرسیاری لەسەرەکەن، هەندێک هۆکاری تریش هەیە کەوام لێکان نەتوانم ئەو ئیشە بکەم. یەکەمیان من ڕاوێژکاری یاسایی نیم، یعنی مۆڵەتم نییە. من دەست بۆ ئیشێک نابم لێ نەزانم، شارەزاییم لێ نەبێت، بە تایبەتی ئەگەر مەسئولیەتی کەسێکی تری لەسەر بێ، ینی بۆ نمونە تۆ مەسئولیاتە بەڕاستی مەسئولیاتی پارە و دۆکیمنت و ینی ئەمەلی ئەو کەسە لە مەسئولیاتی هەموو شتێکی ئەو کەسەکەوێتە بندەست من. ناخۆشە من بڵێم باشە دەی ئیشێکت بۆ ئەدۆزمەوە و دوو دەفتەرم بەرێ و دوای ئەوە وەڵام نەبێ و هیچ نەبێ، هیچم پێ نەکرێ، چکە من ئامانجەکەم ئەوە نییە کە بۆ نمونە مەبەستم پارەکە بێ، لەبەرەوەی من داهاتی من لەسەر ئەم ئیشە نییە. ئامانجەکەی من ئەوەیە بتوانم کەسەکە ڤیزەی بۆ بەدەست بێنم، ینی ڤیزەی کار وەرگرێن. ئەمەش لە ئێستا بە من ناکرێت، ینی بەڕاستی هیچ عیب نییە بڵێ ناتوانم. بەستە با تۆزە ئیسراحەتێ بکەم، زۆر قسەم کرد بەسەریەکەوە. بەڕاستی ینی عیب نییە بڵێ ناتوانم، ینی زۆر ئاساییە. لە ئێستا من ئەو قابلیەتەم نییە، یاخۆد ئەو توانایم نییە ئەو ئیشە بکەم. و کە ڕاوێژکاری یاسایی نەبی زۆر زەحمەتە لە زۆر شت تێبگەی، لەبەرەوەی ئەوەی ڕاوێژکاری یاساییە چوە خوێندووەتی، کۆرسی خوێندووە، تاقیکردنەوەی کردووە، تاقیکردنەوەکە دەرچووە ئەنجا هاتووە کاری ڕاوێژکاریەکە. من ئەو شتانەم نەکردووە بەڕاستی، و ئەوەی من ئەیڵێم لە یوتیوب ئەوە هەر هیچ نییە، ئەوە نقطەیەکە لە بەحرێک ئەوەیە. بەڕاستی سیستەمی کۆچکردنی بۆ کەنەدا، ینی سیستەمی زۆر ئاڵۆز و زۆر قورسە، و ئێستا داواکاری بۆ وەرگرتنی ئەو کۆرسە زۆر قورسیان کردووە. ینی من ئەبێ مانگینۆ ئینشاءالله گەر تەمەن باقی بێ، من مانگینۆ ئەو کۆرسە دەست پێکەم، ئەو کۆرسە ئەخوێنم، مانگینۆی داهاتوو داواکاریەکانیان زۆر قورس کردووە. لە ئێستاوە بخوا لەرزم لێ هاتووە، لە ئێستاوە ئەبێت 7.5 بێنم لە ئایلتس ئەکادمیک، 7.5 ئەنجا ئەکادمیک تۆزێ وردە ئایلتس ئەکادمیک، جۆری ئەکادمیک. هەرچەندە منەڵێم ئایلتس ئاسانە ئەم شتانە، بەڵام بەڕاستی کە زانی ینی ئامانجێکت هەیە بۆ تاقیکردنەوە کە بۆ چیەکەی تۆزێ ئەترسی، ینی ترسی هەر هەیە. من 3 مانگم لە دەست ئەبێ ئەوە بکەم و ئەنجا کۆرس بخوێنم، ئەو کۆرسە بخوێنم، ئەنجا دوای ئەوە لایسەنسەکە بەدەست بێنم، ینی مۆڵەتی کارەکە بەدەست بێنم. ئەو کاتە ئەگەر من ڕاوێژکار بم ئەتوانم، بەڵام لە ئێستاە ناتوانم. جا شتێکی تریش هەیە، من لە ئێستا لە کەنەدا کەس من ناناسێ بەڕاستی، ینی ئەم ئیشەی کە ئێوە بە منتان سپاردووە هەلی کارم بۆ بدۆزەرەوەیان ئەگەر کەسێک ئەناسی، ئەمە بە کۆمپانیا ئەکرێ، لەبەرەوەی کۆمپانیا تیمیان هەیە، خەڵکیان هەیە، خەڵک ئەناسن. زۆر کۆمپانیا هەیە عەقدی ئیش ئەکات، ینی عەقدی چەند ساڵە ئەکات لەگەڵ کۆمپانیاکەی کە پێویستی بە کارمەندە، کارمەندیان بۆ ئەدۆزنەوە. ئەمانە هەمووی هۆکارە، و من ینی ڕۆیایەکم هەیە بۆ ئەم ئیشەی ئەیکەم، بۆ ئەمڕۆ بەیان و ساڵێک و 2 ساڵ تر نییە. من ئەمەوێ ینی بە پلان ئەم شتە بکەم، و ئەمەوێ بزانم بۆچی ئێمە ئەوە ڕەفس وەرەگرین، ئەمێ وردە ئەو دیاردەی کەم بێتەوە. ئەمە ئامانجەکی منە، ئەوە نییە تەنها بڵێم یڵە دەی 2 دەفتەرم بەرێ ئەتگەێنم ئەتهێنمە کەنەدا و ڤیزەت بۆ وەرەگرم و من ئەمە ئامانجی من نییە بەڕاستی لەوەی کە ئەیکەم. لەبەرەوەی ئەبێ دیراسە بکرێ، هەر شتێک دیراسی بکەی باشترە، ینی پلانی بۆ دانی بە پلان لە لەگەڵی بجوولێتەوە. لەبەر ئەم هۆکارانەیە بە داوای لێبوردنەوە کە ناتوانم ڤیزە بۆ کەس وەرگرم، ڤیزەی کار یاخود پاکێجی کارم نییە. ئێستا تەنها پاکێجی خوێندن و پاکێجی ڤیزەی گەشتیاریم هەیە لەگەڵ پاکێجی ڤیزەی گەشتیاری بۆ خاوەن بزنس، ئەوانم هەیە لە ئێستاە.
ئەوەش لە بەرەوەی خۆم شارەزایم لێ هەیە بای ئەوە پێشتر تاقیم کردوتەوە ئەزانم دڵنیام کە ئەتوانم دەستی بۆ ببەم ئەو شتە بەڵام ئەوەی تر بەڕاستی زۆر ئاڵۆزە و من حەز ناکەم ینی شتێک زۆر دڵنیا نەبم لێ بەکەیف خۆم بەناوکەوم چییە بەس من لە کەنەدا ئەمە لەوانەیە خەڵکی تروابن بەڵام من وانیم و شتێکی تریش هەیە ینی من دائیمەن زۆر خەمخۆری ئێوەم بەڕاستی ینی دائیمەن ئەپرسم ینی حەز دەکەم ینی بەڕاستی کە کەسێ نامم بۆ ئەنێرێ ئەڵێ حەزم لێ بێم بۆ کەنەدا بەڕاستی حەزم لێ یارمەتی ئەو کەسە بم بەڵام کە نەتوانم باشترە پێی بڵێم کە ناتوانم بەڵام من دایمەن خەمخۆرم ینی بیرتان نەچێ من دایمەن ئەپرسم دایمەن پرسیارەکەم دایمەن تەلەفۆناتەکەم بۆ چەند کۆمپانیایەک تەلەفۆنم کرد ئەیجنسی لێرە هێشتا وەڵامیان نێومەتەوە سێ چوار جاریش تەلەفۆنم کردەوە بۆیان بەستم بزانم ئایا ئەتوانیم بکەوینە ڕێککەوتنێک وەڵامیان نەیە ینی بەدەست من نەبووە زۆر ئەپرسم تەلەفۆنات ئەەکەم شتە خوێنمەوەڵم بەشکم ئەیجنسیەک شتێک بدۆزمەوە بۆ ئەوی بەلایەنێکم ئەو کەسانەی کە سیڤیان ناردووە خود ئەو کەسانی کە شارەزان ینی ئەزمموی کاریان هەیە بتوانم دوو کەسیش بە هەر باشە دو سێ کەسیش بە یارمەتیان بم بەڵام لە ئێستا بەڕاستی ئەو فرسەتەم بۆ نەڕەخساوە بەڵام ئینشاءالله لە داهاتوو بەشکم خۆمیش بمە ڕاوێژکار بتوانم ئەو شتانە بزانم دەستی لێ هەڵکەم زانم ئەمە چیە ئەم شتەوە قورس بووە بۆ ئێمە چکە ئێمە زۆر ڕەفز وەرەگرین خەڵکی عێراق بۆیە لەبەر ئەمە هۆکاری تریش زۆرە ینی بەڕاستی ینی کە خۆت ئیشێکت هەبێت زۆر زەحمەتە بتوانانی ئیشێکی تر بە لۆدێکی زۆر زۆرەوە وەرگری زۆر داوای لێبوردنەکەم لە ئێستایان ناتوانم بەڵام ئینشەڵڵا بۆ داهاتوو بەڵکم ئەو شتە بتوانم وەڵام ئێستانە تاو هەر ئەوە بوو بابەتەکەم شتێکی وام نەماوە بیڵێم زۆر سپاس هەتا کۆتایی ڤیددیۆکە لەگەڵم بووی ئەگەریش هەستان لێ ئاوا جاروبار ڤیددیۆ دانێم و بەخۆم قسە بکەم لە بەردەم کامێرە باسی ینی بابەتێکی دیاری کراو نەبێت بۆ نا ئەوەش خۆشە جاروبار گۆڕانکاری بکەین ئەنجا منە بێ بڕۆم بیرت نەچە سەبسکرایبی کەناڵەکەم بکەیت سەبسکرایب ڤیددیۆکە شێر بکە و کۆمنتیش بنووسە ئەگەر پرسیارێک شتێکت هەیە شتەڵم پێشەوەی بڕۆم هەوڵ بە بەردەوام بە تەمەڵی لێ مەکە تەمەڵ مەبن دایمەن هەوڵ بن سیڤی بنێرن ئەزام خاونکار وەڵامتان نایەتەوە بەڵام بە هەر سیڤی بنێرن با چاوقایم بی با بیکەینە عینادی لەگەڵ ئەم کەنەدایە تا کە سێ جوابمانەیەتەوە بۆ ئەوانەی ئەیانەوێ یارمەتیان بم بۆ خوێندن تکایە لە ئێستاوە تاقیکردنەوەی ئایلس بکە ئەوە پێم مەڵێ ئایلس چکە خۆتان نەزانن من سەرمێشێکە یەکێ باسی ئایلسەکە کاڵێ بەبێ ئایلس نابێ هەوڵ بن و بەردەوام بن ئینشەڵڵا هەر شتێکە بێ من پۆستی یەکەم چاوم لەسەر پرۆگرامەکانە چاوم لەسەر ئەملا ئەولا هەواڵێ شتێک بێت پۆستی یەکەم بۆتانیان ڤیددیۆی لەسەر یەکەم هەتا ڤیددیۆیەکی تر شەو شاد شەو نا ئێستا ئێوارەیە لای من ساعت 7 خواتان لەگەڵ